سلام عليكم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بە ڤیدیۆیەکی نوێ زۆر خۆم خۆشحاڵەزانم لە ڤیدیۆیەکی نوێ لەگەڵتانم ئەوڕۆ یاری ئی فوتبۆڵ تاقی دەکەینەوە کە یاری PS بەڵام ڤێژنی 2022یان کردیتە ئی فوتبۆڵ واتە ناونیشانەکە و تایتلەکەی گۆڕدرەیە و یاریەکە بەخۆڕاییە ئەگە پلیستیشن 4 هەیە پلیستیشن 5 هەیە Xbox One هەیە Xbox Series هەیە یاخود PC هەیە دەتوانی بەخۆڕایی ئەو یاری داوڵۆن بکەیت بەڵام من نازانم تا چەند بەخۆڕایی یاریەکە لەبەرەوەی باوەڕ ناکەم هەموو تیمەکانی تێدا بیان هەموو شتێکی تێدا بی چونکە سیستەمی باتڵ پاسی هەیە سیستەمی پارەدانی تێدا قومارکردنی تێدایە کردنەوەی کارت تۆشتانی دەبی تێدا بێگەنە باوەڕ ناکەم یاریێکی وا گەورە بکرێتە بەخۆڕایی بێکەوەتەم شای دەکەین تۆزە یاریەکەتان بۆتاقی دەکەمەوە وەروە ئەو شتان نوێیانی کە تێیدا و ئەو شتانێک کە بە پارەیە هەمووتان نەبووشی دەکەمەوە کە پێویستە پارە سەرف بکە یاخودنا سەرەتا تکاتانە دەکەم دوگمە لایک لەبیر نەکەن بۆ پژگیریکردن لە ڤیدیۆکانم کۆمەڵە ڤیدیۆیەکی زۆر سانجاچێژ لەڕێیە ئینشاءڵڵا لەو یەک دوو هەفتە هەمیان دەبینن بارەس بە یاریەکە بکەین لایک سبسکرایب بکە اوكي من لسه بلايستيشن 5 یاریەکە تاقی دەکەمەوە ڤێژنی پلەیچارەکەی دەبینین باوەڕ ناکەم لەگە پلەی 5 شویان فەرق بی یان لەوانەیان دە گرافیک و شت بی ئەوەندە بە پلەی 5ەکە داوڵۆن بەیازە نازانم بەردەست نییە یان ئەم بەغڵەتی داوڵۆن بەڵام نووسرا بوو ئی فوتبۆڵ نەنووسرا بوو ڤێژنی پلەی 4 یان پلەی 5 تەنیا داوڵۆنەکە دانرا بوو منیش داوڵۆنم کرد بێگومان کۆمپانیای کۆنامی ئەو یاریە بەرهەم دەینیتن لۆگۆی نوێ ئی فوتبۆڵ یعنی electronic football and e-sport football electronic football but Unreal Engine دروست کرایا English man دەبێ زەحمەت tutorial دەرکاری check out the new commands okay ئەوان دەشتی نوێ هات زیاد کریا لە بۆ یاریەکەی collaboration okay offense لە بۆ دیفاعی بە ئێڵی حرەکەیتانی ئەنجام دەی بەوە ئاردووی ئەو حرەکەی نوێیەکان کە زیاترێنەوە لۆ خوارێ و ئاردوو ئەوە عەکسی دەکاتەوە بەو شێوازە پیکێ بە دیفێنسی دیفاع ئەو شێوازە خۆی دەگری بەبێ لێ نەگەڕێ لێ نەگەڕێ شووتکە کە شووتشکە لاقی خۆی داتە بەر ئۆکەی ئەگە ئێڵدی داگری زاحەمەی لەگەڵ دەکە لێ وەردەگرین ئێمە بێ شتانە پێشترشە بوو بەڵام بۆ شێوازە پێشکەوتو نەبوو هەدا یوفن ئۆکەی شووتکردن بزانین چی نوێ زیاد کرد بۆ شووتکردنی Okay. Vamos eFootball. eFootball. Okay, eFootball. ليونيل ميسي تيشيرت eFootball ايش اللي برا. اوكي امريكا هلا بجيرين. Minor Outlying Islands لو دەبی ئەوەی هەڵبژێری کالیفۆرنیا هەڵبژێرم ئۆکەی ئۆکەی نامانە بیگۆڕین دوایە ئۆکەی زۆر بە مۆبایلی دەچی مۆبایل و ئەوە کۆنەکان یوزەر نیم ئەگەر ژیر نەڕۆیشتوی زۆر باش ژیر هەر هەیە باش تێدایە لیز حەز دەکەم حەزم لێیە فریەکەشتی باش تێداوی بەس ئەو جلێ لەبەر میسیان کردە زۆر ناشرینە Welcome to eFootball Okay, now an issue. But عندك مشكلة مع هي. Okay.
What the hell? یک شت بەردەست نییە. ئەوەندە فەریقە بەردەستە. ئەوانە بەردەست نینە جارێ. هیچ. Match authentic بەردەستە. This is the best place to enjoy casual matches. ئەو لێرە توانی یاری تەبیعی بکەی. Join event and gain amazing rewards. ئەو بەشداری هەندێک بۆنەی دەکەی ئیڤێنتی دەکەی. دوو زۆر یاریکردن لێرە بەردەستە. زەمە ئیڤێنتانت تێدایە. ئۆکێ بەشداریکردن لە ئیڤێنتانەوە دەکە پارە دەداتێ بۆ پارێژنەوانێ بتوانانی سکینی بکڕی شتی بکڕی وەشتانە بکڕین. پێم وایە بۆ شێوازێ choose your team for this event. ئەگەر ڕاندەم هێڵبژێرین پاریس سەن جەرمانی تێدایە باشە. ئەوەندە خوڵی تێدایە. English Manchester United هێڵبژێرم. Aim for 1 win. اوكي یەک بردنەوە. وەکو کاریەریە بەڵام ئیڤێنتەوە. دوو ماچ. ئۆنلاینە. بە ئۆنلاین لایبەکە لە بۆ دەبینتەوە. سەو کاریەر مۆدی نییە جارێ. تەنیا ئیڤێنتمان هەیە. اوكي. زای کاریر مۆدەکە بە پارەیە نیە نازانم. دەرێ هێڵی ئەگەو هێڵی ئێستا هاتانە پێکەوە لەوانەیە زۆر زۆر باش نەبی لە کاتی یاریکردن ئەوە کێشەکە لەمە نابی و کاتی. ئۆکێ ماچ سکرین. ڕایدارمان لا بردیە گەیم پلەی سوپەرستار بەجلی سوورگەمەی دەکەم. ئەو کاتەش کە دانرێ ئەوەندە وەختەمایە کە هەردوو لە بێکەوە لەو کاتە ڕازی بن و یاری بکەن. Please take this opportunity to pay a visit to our official store where memorabilia from today's match are now available. ئەو هەیە خەریتەوە ئەم زانی ئەو هەیە شت تەفەکە. کریستیانۆ ڕسمە ناشرینە تێدایان نایە. زۆر ناشرینە بەڕاستی تەشکیلەکەی. زۆر ئاڵۆزیشە. ئەنی ئاڵۆز نییە بەڵاست. I don't know. Okay. هەتا سەرەتانم بڵێن فیفا زۆر زۆر باشتر لە پیسی لەو ئی فوتبۆڵی. دەبێت چی تێدا نییە. بەس ئیڤێنتی تێدایە. لەگەڵ کاژوەڵ ماچێکی تەبیعی یانی ئەگەر بتەوێت برامە. نە کاریەر مۆد، نە ڤۆڵتا، هەشتی دیکە. ئۆکەی دەزانم کە فریە بەڵام هەڵەکەن پێت بڵێ برێکاکە بە $5 بدە ئەو شتە لە بەردەست دەخێن. $10 دا ئەو شتە لە بەردەست دەخێن. سەو هەتا ئێستا زۆر سەرسامی نەکردینەوە یاری. PlayStation 5 ژیاری دەکەم کەمان ئەن گرافیکی تۆ دەرەجێژ نییە. کێشەشی زۆرە ڕووی تەکنیکەوە ئێستا ستیل بلەو گۆڕێ. ئۆکێ ئەنۆ بیدایەت هەموو یاریەک کێشێت بەگی هەیە بە تایبەتی فیفاش زۆری هەیە. ئەم قەت لەسەر فیفام نەکردەوە لە هەموو ژیانم بەڵام دەتوانم بڵێم ئەو جارە زۆر زۆرم بەدڵمە بۆتەوە. ئۆکێ دامان وەڵڵا هەوڵم کوژاندەوە وەڵڵا. ئەو شتە ئیزەی بن پێیان ئەو ڕادارەم کوژاندیتەوە نازانم لۆ ناکوژێتەوە. ئۆفم کردی ئۆف بەس بەگەکە لێ ناگەڕێت. ریزی ساعەکەش کواڵەتی زۆر بەرز نییە نازانم تۆزە ناشرین دیارە. Come on! اوكي مش آمادەم.
پاسێکی باش هاتم سێتینگیش بکەمەوە ئەو لاعیبە ناوی فۆنزی ئەم چ فەریقێکی شاڵی بژاردە بێ فاول دەمە چی زۆر بۆڕینگ و ناخۆشە بەڕاستی یاریەکەمان تەواو نەکرد لەبەرەوەی کێشە لە بۆ ئینتەرنێتی دروست بوو ئەو سێ گۆلی کرد ئەدیە من دەبێت لەوێ حساب کرا ئەم کێشە ئینتەرنێتم هەیە what the fuck باشە لاکۆ گەمە ناخۆشەی ئۆکێ بزانم چەند فەریقی تێدایە ئەگەر یاریێکی ئاسایی ئەنجام دەیم بزانین چەند فەریقی تێدایە ئۆکێ کۆنترۆلەر یەک ئەوەندە فەریقە بەردەستە هاوڕێیان ئەگە بتێ یاری بکەی تەنیا ئەوەندە فەریقە بەردەستە لە بۆ تو یۆڤانتس بایرنە ئارسناڵ مانچستەر یونایتد بەرشلۆنا فلامینگۆ نازانم چیەوە لەگەڵ ساوپالۆ کۆرتینسانیس نازانم چیە لەگەڵ ریڤەر پلیت ئەوەندە فەریقە بەردەستە ئەگە بتەوێت لە بۆ خۆت یاری بکەی that's funny منە ئەو نوکتەیە ئەوەندە فەریقە بەردەستە ئەوەت نییە powerhouse clubs around the world ماچ کریێتیڤمان نییە گەیم پلان نییە مای تیم نییە کۆنتراکتیش نییە ئەو شتانە نییە زارێت world wide ئەوەش ئیڤێنتێکی بێمعنایە ئەکیت نایکەم ئیڤێنتەکەی تازە زۆر ناخۆش بوو ترینینگمان هەیە لێرە گەیم سێتینگ سکرین ئۆدیۆ ساوندتراکمان ناوێ ئۆکێ کامیرە وایت ئۆفلاین کۆواب ئۆنلاین هەمووی بکەینە وایت ئۆکێ بێنە سەر ترینینگی بزانین ترینینگ کە لە ترینینگ چمان هەیە کۆتای ئاسە هیچ سێدانیا ئەو یاری هیچ سێدانیا هیچ هیچ يعني بردست جوك اوكي جوكا تمرين شي تداني تنيا فيديويك دوباره بيمشان داتوا وات هذا فيديو بدايتي يا ما كان بيكرت تمرين ماني بتين راهنان بكي او بزديتي اراوند داتا ئێلۆ کریتە فری مادام داوای پارەی بکەن دەشتی زیادکە پێنج چەند فەریقی تێدایەت خوا ئۆفلاین چەند فەریقی تێدایە بە ئۆفلاین یەک دوو سێ چار ئەوە هەشت نۆ جەست نۆ فەریقی تێدایە ئەگە بچێ بە ئۆفلاین گەیم بکەی ئەگە بکەی ئیڤێنتیش وۆرلد واید کلەبس ئەوان دایانێت بە ئۆنلاین گەیم بکەی ئۆکەی بە ئیڤێنت
لۆ لەبەروی پارەی دەبێەوە ئەنی کرنسێکی دەبێەوە ناو یاریەکەی وە دەتوانی بە پار ڕاستەقینە کرنسێ زیاتر بکڕی تا کوشتیت کەی پێ بکڕی ناو یاریەکەی قەشەکردە بە خەڵکی ئەو یاریە هیچ تێدانە هیچ نیز نییە هیچ تێدانە فریەکەی ئەکیدم داوای باتڵ پاسی دەکات دەری باتڵ پاسی بکرا لەوانەیە لەگە باتڵ پاسەکەی فەریقی دیکە لە بۆ ئۆفلاینەکەی بەردەست بێکە بتێت دوو کەس پێکەوە یاریکەیان بخۆت یاریکەی کارێر مۆدمان نییە تەمرینت نییە هەیە نیتت ئیڤنتە بێمعنایەت هەیە کە زۆر ناخۆشە ئیڤنتەکە یعنی چش زۆر بێمعنایە ئیڤنتە تەنیا لە بۆ کۆکردنەوەی ئەو پارە ناشرینە پیسەیە سەو پێم وانییە ئەو یاریە سەرکەوتوبی و باوەڕش ناکەم سەرکەوتوبی پێم وایە زۆر بەخرای بەسەر کۆنامی دەشێتەوە و فیفا خۆی لە پێش پیسێ لە ماوەی چەندین ساڵە ڕیفرۆش لێژ پیس ئەو ڕێگای گرتە بەرکە بوویتە فری تاوەکو منافەسەی فیفای بکە لەبەرەوەی زۆرترین داڵۆندی هەبی بەڵام کاتێک کە خەڵک داڵۆندی دەکات دەبینی کە تەنیا دوو مۆدت هەیە یەکەچیان ئیڤنتە ئۆنلاینە کە تازەبینیتان زۆر خراپ بوو ماچە شت هەیە ماچەکەت ئۆفلاینە بەڵام تەنیا نۆ فەریقی چێتە هەموو یانەکانی تێدا نییە ئەجە بە بڕای خۆم پێم وایە کاتێک ئەوانە زیاد دەکەن لە ڕێی پارەیە ئەم پارەی بدەی نادیت کرد لە بۆ زیادکە یانش باتڵ پاسی بکڕی یان نادیت کرد لە بۆ زیادکە بە پارە بەردەوام شتەکان زیاد دەکەی لەوانەیە بگاتە $50 کات for start enjoy some offline matches of in your لە داهاتوودا creative team a future where you build your team by signing training your favorite players and managers and compatible to mobile device will be added though through updates offering you infinite option to enjoy eFootball we will hope enjoy eFootball اوكي لە داهاتوودا لە creative teamy کە مۆدی کارێر مۆدەکەیە تقریبا دەتوانی لاعبی نوێ بینە ناوێ و مدەڕیبی نوێ بینە ناوێ تەنان لەگەڵ مۆبایلیش ئەگەر لە مۆبایل ژەوی شی بکەی دەگوازێتەوە سەر ئەو یاریکە لە پلەیستێشنیان ئەکسبۆکسی هەتا لە داهاتوو ئەو شتی زیاد دەکەن ئێستا حالیان تێدا نییە ئەو یاریە دەستی لێ نادەمەوە بە هیچ شێوازەک یەکسەر دیلێت It's a goddamn joke نەکەن داڵۆندی مەکە ناوڕێیانی خۆشەویستم نەکەن داڵۆندی بکەن یاریە بە کەڵک نایە و هیچ تێدا نییە ئەگەر بەخۆش حەز لەو جۆرە یاریانەیە ئەو مەوزوعەشی دیکەیە پێم وابی بڕۆ سەر فیفایەکەی زۆر باشترە یان یاریەکانی دیکە لە بە خۆتان بکەنەوە That's it ئەوە ڤیددیۆیەکەم بوو لەسەر یاری ئیفوتبۆڵ هیوادارم سوتانەوە کردی و یاریەکەتان بینی کە دەزان یاری چەندە خراپ و ئیزعاجە تا ڤیددیۆی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ